دەستوری هەرێم لە بەردەم داواکاری هێز و لایەن و پێکهاتەکاندا ماوەیەکە بۆ جارێکی تر و بە هەوڵێکی نوێی سەرۆکی هەرێمی کوردستانەوە بابەتی نووسینەوە و پەسەندکردنی دەستورێک بۆ هەرێمی کوردستان بۆتە یەکێک لە بابەتە گەرمەکانی نێوان هێزە سیاسیەکان و پێکهاتەکانی نێو کۆمەڵگا لە شاری هەولێر و بە ئامادەبوونی هەموو هێز و سیاسیەکان و بەرپرسانی باڵای حکومی و حیزبی کۆنفرانسێک بۆ دەستور ساز کراو لەوێوە بانگەوازی دەستپێکردنی هەوڵەکان بۆ نووسینەوەی دەستور ڕاگەیەندرا. نێچیروان بارزانی مانۆڕێکی سەردانەکانی بۆ لای هێز و لایەنە سیاسیەکان دەست پێ کردو لە نزیکە و باسییان لە نووسینەوەی دەستور و بە هەندوەرگرتنی ڕای لایەنە جیاوازەکان کرد. ئەگەرچی کۆنفرانسەکە بە ناوی یەکڕیزی و دەستورەوە بوو بەڵام هەرزوو دوای چەند کاتژمێرێکی کەم پەرلەمانتاران و بەرپرسانی هێزەکانی دەسەڵات و بەشێک لە ئۆپۆزیسیۆن کەوتنە بانگەشەی بە زۆرینە و کەمینە تێپەڕاندنی دەستور و ئەمە بووە بابەتێکی گەرمی نێو میدیا و ناوەندە سیاسیەکان و کاردانەوەی جیاوازیشی بەدوای خۆی داهێنا. لەلایەکی ترەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئایدن معروف بە ناوی پێکهاتەی تروکمانی و یونادەم یوسف کەنا بە ناوی پێکهاتەی ئاشووریەکانەوە ڕایانگەیان کە دەستوری هەرێمی کوردستان دەبێت وەڵامدەرەوەی داواکانی ئەوان بێت و زۆر بەڕوونی دژایەتی خۆیان بۆ ئاڵا و سرودی نیشتیمانی هەرێمی کوردستان دەربڕی و داوایان کرد لە دەستوری هەرێمدا ئەو دوو بابەتە وەگەوەی ئێستا هەیە نەچەسپێنرێت و گۆڕانکاری تێدا بکرێت بە بیانووی ئەوەی کە هەم ئاڵاکە و ئەم سرودەکەش ئاماژەن بۆ نەتەوەی کورد و هیچ نەتەوەیەکی تر ئاماژە و دروشمی نیەتیاندا. ئەم داوایی هەردوو پێکهاتەکە بووە مای کاردانەوەی توندی بەشێک لە شەقام و هێزە سیاسیەکان و تەنانەت پەرلەمانتاران و بەرپرسانیش بە جۆرێک کە بەشێک لە پارتی دیموکراتی کوردستان زۆر بە توندی وەڵامی ئەو دوو بەرپرسیان دایەوە و وەگڕایەکی شەخسی بێبەها ناویان دەبرد نەگڕای پێکهاتەکانیان. بەڵام تا ئێستاش هیچ کام لەو پێکهاتانە ڕایان نەگەیاندووە کە قسەی ئەو دوو کەسە گوزارش نییە لە تەواوی پێکهاتەکانیان واتە دەکرێت وەک داواکاری تەواوی پێکهاتەکان تەماشا بکرێت. ئەم داوایی ئەو دوو پێکهاتەیە لە ئێستادا و لە سەروبەندی هەوڵەکانی نووسینەوەی دەستوردا ئەوەمان بیر دەهێنێتەوە کە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا بەردەوام هێزەکانی دەسەڵات پارسەنگی هێز و یەکلاکردنەوەی ململانیەکانیان بەدەنگی ئەو پێکهاتانە یەکلای کردوتەوە و هەرێکێکیان لە یەکێک لا قۆناغەکاندا خاوەندارەتی خۆی ڕاگەیاندووە بۆ ئەو پێکهاتانە و داوای جێگیرکردنی مافەکانیانی کردووە با مەبەستی سوود وەرگرتن لە دەنگ و پێگەیان لە نێو پەرلەمان و حکوومەت کار ئاسانی تەواویان کردووە بۆ گەیشتن بە ناوەندەکانی بڕیار. داواکاری ئەم دوو پێکهاتەیە لە ئێستادا بەو جۆرە توندا ئەو ڕاستیە بیری خەڵکی هەرێم دێنێتەوە کە بەردەوام ئەوان وەک بەشێک لە ئەجەندای دەرەکی و کارکردن بۆ لایەنی دەرەکی ناویان براوە و هیچ کات وەک بەشێک لە نەتەوەی کورد و ئەو بەشی ڕاستەقینەی حکومڕانی کوردی نەزاندراون. ئەم بۆچوونەش لەوانەیە پەیوەندی بەو پاڵپشتیە دەرەکیەوە هەبێت کە بەردەوام لیان کراوە و ناو بەناو لە هەندێک بۆ نەدا بەرپرسانی باڵای وڵاتانی دەرەوە پشتیوانی و خاوەندارێتیان لەو پێکهاتانە خستۆتە ڕوو. ئەوە تا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا باشکرا و لە بەردەم دەیان کەسدا باز لەوە دەکات دروکمانەکانی هەرێمی کوردستان کە ئەو بە باکووری عێراق ناویان دەبات بەشێکن لە نەتەوەی تورک و تورکیا وەک وڵات بەرپرسە لە پاراستنیان وەک خۆی دەڵێت هەرکات زوڵم و ستەمێک لەوان بکرێت. تورکیا بەرپرسە لە بەدەنگ هاتن و وەڵامدانەوەی ئەو ستەمە. ئەردۆغان لە قسەکانیدا دەڵێت ئێمە لە باشیک بنکەمان هەیە بۆ ئەوەی کۆتایی بەو زوڵمە بهێنین کە بەرامبەر بە تروکمانەکان دەکرێت و هەرکات پێویستی کرد دەڕۆینە هەر شوێنێک کە مەبەسمانە چونکە ئێمە هەموو شوێنێک بە خاکی دەوڵەتی تورکیا دەزانین. ئەم داوایی پێکهاتەکان بەتایبەت پێکهاتەی تروکمانەکان و قسە و لێدوانەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا لە هەمان کاتدا دەبنە بەشێک لە وێنەیەکی گەورە کە بە هەمووان دەڵێت داواکەی تروکمان تەنها داوای ئەوان نییە و خواستی دەوڵەتی تورکیایە و ئەگەر وەک ئەردۆغان دەڵێت ستەم لە تورکمانەکانی باکووری عێراق بکرێت ئەوان بەدەنگ دێن. ئێستا دەستوری هەرێمی کوردستان لە قۆناغی گفتوگۆ و چۆنێتی نووسینەوە و وەرگرتنی ڕای لایەنە جیاوازەکاندایە و پێدەچێت پێش ئەوەی هەوڵەکە ببێتە هەوڵێکی جدی و هیچ بەرهەمێکی لێسەوز بێت وڵاتانی دەوروبەر و دەستی دەرەکی ببنە ڕێگر لە بەردەم لەدایکبوونیدا.